یەکێکی تر دەستگای تری ڕسمی هەیە کە مراقبەی هەموو شتێکەکە لە وڵاتێ. بۆ نمونە من لە وڵاتم جارێک کە پۆلیس هاتن بۆ گرتنی من و بە شێوازێکی زۆر ناشرین و دڕندانە هاتن پەلاماریان داین هەروەکو پۆلیسی وڵاتانی تر. خەڵکێک قانون ناسەکان زۆر تووڕەبوون و مەقالەیان لەسەر نووسی و شتی زۆریان لەسەر نووسی و چۆن ئەمە ئەڵەی لە وڵاتی جیهانی سێهەمان ڕووەدا چۆنە بێ بەم شێوەیە پەلاماری کابرایەک بدەن بۆ گرتنی لە کاتێکە تۆ وەرەقەیە دەیتێ و ئیمزایەکە و دێ لەگەڵتە. ئێمە شکاتمان لێکردنەوە، شکاتەکەش چووینە دائیرەیەک لە شارێکی تر. ئەم دائیرەیە وەزیفەی ئەوە بوو چاودێری بکە بەسەر، یعنی چاودێر بێ بەسەر ڕەفتاری پۆلیسەوە لە کاتی گرتنی خەڵکە. یعنی سەیریکەن برانی بەڕێزم، ڕێگانادا بە پۆلیسێک دەستگای دەوڵەتی بە شێوەیەکی ڕسمی دروست بوو ئەم بەکاری بێنە بۆ کەش و فشی خۆی کە گوایە ئازای و عەزەڵاتی بەقووەتە. ئەنجا سێ جار ئەو قازیە لە بنی پرسیەوەتی شێوەی ئەژنۆی خستە سەر سکت یا ئەژنۆی خستە سەر پشتت کە کەلەپچەی کردی، چونکە فلیمەکەیە بینیەوە. ئەو تەئکیدکردنەوە چونکە بە گوێرەی حتا بەسیتترین فەقەرە قانون هەمووی مراقبەی لەسەرە. ئەو کەلەپچەی ئەیان کردە دەستم، جارێکیان یەکێک دیار و حاقید بوو کەلەپچەکەی تند کرد لە دەستما، دوای کە پێم وتم توندە زۆر توندە، یەکێکی تریش ڕەفیقێکی تری پۆلیسی پێی وتی بزانە پەنجەت پیاچێ، یعنی پەنجەی پۆلیسەکە خۆی ئەبێ بچێتە بینی مەچەکی من و کەلەپچەکەوە. دوای مەجبور بوو دەستەکەی ترمی بەو شێوە قانونیە کرد و ئەوی تریشیانی دەرەجەیەک کردەوە بۆی پەنجەی بخاتە نێوان. لەبەرەوە کە لەوێ ئەو ڕەفیقەی خۆی کە پۆلیسە و قانونی تر بوو نەیهێشت ئەم ئینفعالە سەر بگرێ. هەموو ئەم دەستگایانە ئاوا ئەڕۆن بەڕێوە. ئومەتی زیندوو بەم شێوەیە، ئومەتی زیندوو قانونی زیندوی داناوە مراقبەشیەکە بە زیندوانە. ئەو مافیایی و شەقاوەتەی کە لە کوردستانە ڕووەدا پێویستی بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە.